کاک بڕوا وەرەگرم لە چەمچەماڵ. ئەلوبەر کاکە بڕوا ئەلوبەرزم. چۆنی کاکە بڕوا گیان فەرموو. وای سەلامەتی ئەخوا. تەمەنت چەندە کاکە بڕوا؟ تەمەنم 18 ساڵە. 18 ساڵ؟ بەڵێ. لە 6 ساغ بێ کاکە بڕوا چۆن خۆمان لە نەخۆشی کۆرۆنا بپارێزین بەڕای تۆ؟ بەڕێزم ئەوە کە ئەلەن دەمام بکەن ئەو دەمامکە هینە شتی پێوە نییە دژی پارێزە پارێزێ. باشە ئافرین. بەڕێزم ئەلێن لە قورئانەدا بەزیە ئەلێن سوورەتێکی تیا لە سوورەتی ئەلبەقەڕەیە ئەلێن هینە سکوتەفرۆت سوورەتێک ئەلێن بیخوێنەوە بیخوێنە ڕاستە ئەوە بیخوا ڤایرۆسی کۆرۆنای لەوە ئەوە ڕاستە؟ ئەوە ئایەتل کورسیە ئای چۆن بەردەوام بیخوێنە لەبەرتە؟ نەوەڵا لەبەرم نیە بەس جۆب نییە بووە. دەلەبەری کە تۆش بەردەوام بەیانیان و ئێوارانە و ئایەتل کورسیە بخوێنە ئینشاءڵڵا هەمیشە خوای گەورە ساغ و سەلامەتی و بەرەکە دەڕەژێ بەسەرتا. ئەتاین سوورەتەکەمان پێ بڵێ. سوورەتەکەت پێ بڵێم؟ بەڵێ بەڕێزم. یعنی بۆت بخوێنمەوە؟ بەڵێ. بەڵێ بەڕێزم. أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. أما آية الكرسي كاكا بالراجان هەر بژیت کاکی من زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە چەمچەماڵەوە چاوە